بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری ئەنجومەنی خوشکاین بە پێویستمان زانی هەستا بین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ بانگخواز مامۆستا دڵێرگەلمەنی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەرهەمهێنانی پەیوەندی کۆمەڵەتەکە لە ڕوانگەی ئیسلامیەوە کە تیایدا ژمارەیەکی بەچاو لە خوشکان و برایان ئامادە بوون. مامۆستا تیشتی خستە چەند بابەتێکی ئیمانی کە جێگای دڵخۆشی بوون بۆ ئامادەبوون